سلااو هاوڕێیان طبعاً پرسیارێکی لەوانەیە ئەتە ئێستا زۆربەتان لە خۆتان کردبی یان هەیە کردوێتی بە جوابەکەی لا نەبووم بۆ ئەتە ئێستا هەر ئایفۆن و زۆربەی براندەکانی دنیا مۆبایلەکانیان لە سین دروست دەکەن. بۆچی خەڵک دەڵێ بەس سین باشترین جێگایە بۆ شتی خۆتی لە دروست بکەیت؟ طبعاً هیچی خۆشتان بۆ باس بکەم. سین زۆربەی خەڵک ئێستا بەچی باس بکەی لای دەڵێ بۆ لە سین دروست بکرێ و پرسیار لێ بکەیت لەبەرەوەی لەوێندەر کرێکار زۆر هەرزانە و لەسەر شەریکەکە زۆر هەرزان ڕادوەستی ئەگەر لەوێندە دروست بکرێت. طبعاً ئەو شتە تەحەدەکی زۆر غەڵەتە لەبەرەوەی بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات کە ئەو شتە کات خۆی کە سین ئەو سی ساڵی پێشوو کە وەک کارگەی جیهان ئیش دەکاتن، یعنی وەک معاملە بۆ هەموو وڵاتەکانی دنیا ئەو کات کرێکار زۆر هەرزان بوو. لەبەرەوەی سین سەر و ملیارەکە چەندە خەڵک لی دەژیتن ئیتر ئەوە ینی ئەوە چی سەرچاوەیەکی مرۆیی زۆری هەیە لەبەرەوەی خەڵکێکی زۆری هەیە و خەڵکەکانیشی گەنجن و دەتوانین بەکاری بێنی بۆ ئەو بوارانە. طبعاً کرێکار بۆ چەند ساڵی ئەخیری زۆر زیادی کردێ لەبەرەوەی ژیانیش لەوێ قورس بووە، ئیشکردن لەوێ زەحمەتتر بووە و زائیدەن کواڵتی ژیان لەوێ قورستر بووە و هەروە کواڵەتی کرێکارەکانیش بەرز بۆتەوە. تۆش هەر شتێک کە کواڵتی بەرەو باشتر بێ ئەکید کرێیەکی زیاد دەبێت. طبعاً ئەو قسەیە ئەتا بڵێ دوورە لە ڕاستی ئەتا بڵێ دوورە لە ڕاستی لەبەرەوەی کرێکار لە سین هەرزان نییە مقارنە بە هەندێک وڵاتی تری هەر ئاسیا و هەندێک وڵاتی ئەوروپای شەرقی وەکو لاتیڤیا و لیتوانیا و ئەوانە. ئەوە یەک. دوو بێنە سەر ئەوەکەی تر کە بۆچی سین کۆمپانیەکان هەر حەزیان لە سین ئیش بکەن، لە سین شتەکانیان بەرهەمهێنن. طبعاً یەکشتی شتتان بۆ باسکەم شتێکی خۆش بۆ نمونە سین خەڵک ئەپڵ قرار دەداتن ئایفۆنی لە ئەمریکا دروست بکاتن. طبعاً ئێستا خەڵکێکی زۆر دەڵێتن ئەگەر ئایفۆن لە ئەمریکا دروست بکرێت نزیکەی نرخی لەوانەیە ببتە 2 قات و 3 قات. ئەو قسەش هەر غەڵەتە لەبەرەوەی ئەگەر هەر ئایفۆنێک ئێستا حالیەن چۆن دروست دەکرێت لە سین ببرێتە ئەمریکا هەر لە A-Z لە ئەمریکا دروست بکرێت لەوانەیە بۆ هەر ئایفۆنێک 50 بۆ 670 دلارێک سەری بستە سەری. ئەگەر مقارنەی لێ بکەی لەگەڵ سەری نهایی کە 1200 دلارە کە دەکاتە 105 نرخەکەی فەرقەکە هەر هیچ نیە. ئەو کەسێک کە بەتانی 1300 دلاری بدا دەتانی 1350 دلاری بدا بۆی ئایفۆنێک بکری کە لە ئەمریکا دروست دەکرێت. بەس دروستکردنی لە ئەمریکا ئەوش زۆر لە شتە هەرە زەحمەتەکانە لەبەرچە بۆ نمونە ئەتوو پێویستت بە معاملەکە بۆ ئەوی لە مانگەی 2 ملیۆن ئایفۆنی ئینتازکە 3 ملیۆن ئایفۆنی ئینتازکە ئەو 3 ملیۆن ئایفۆنە بۆی ئینتاز بکرێ بەرهەم بێنرێ دروست بکرێ پێویستت بۆ نمونە بە 100,000 کرێکار. ئەو 100,000 کرێکارە دەبی تەدریب کرابن و لە کواڵتی و ستاندەرەکی زۆر بەرز. لەبەرەوەی هەر کۆمپانیایە کە دەستی لەگە معاملێک ئیتفاق دەکاتن بۆ ئەوی بەرهەمەکەی بۆ دروستکەن مەزموعە ستاندەرێک و شەرت و شروطێک و کواڵتیی بۆ دانێنابی لەو شتانە تێپەڕبی. ئەپڵ خۆتان باش بازانن کواڵتی ئەو شتانەی زۆر بەرزەکە کواڵتی زۆر باشە دەبی ئەو کرێکارش بەپێی ئەو کواڵەتیە شتەکە دروست بکات نابی کواڵتی دابەزێن چونکە ئەگەر کواڵتی دابەزێنی تەئسیر کاریگەری لەسەر براندەکە دەبی کە ئەپڵە لەسەر براندەکە دەبی بۆ هەموو پرۆدەکتەکانی بۆ هەموو بەرهەمەکانی کە هەیەی ئەگەر نەک لە ئەمریکا دروست نەکرابێت هەر وڵاتێکی دروستکرابێت. بۆیە دۆزینەوەی 100,000 کەس کە هەمووی مدەڕەبن لە ئەمریکا لە شتێکی هەرە مستەحیل و زەحمەتەکان و هەروە بڕیاریشدا 100,000 بدۆزیتەوە. ئەو 100,000 لە چێندرن لە ئەمریکا؟ لە سین دەتانی 100,000 بدۆزیەوە لە یەک شەر. لە ئەمریکا لەوانێت لە 2 ویلایەت 100,000 پێ نەبینرێتەوە. ئێوە 2 ویلایەتە چەند لەگیرن ئەتوە ئەو 100,000 بیانینە یەک موقع یەک لۆکیشن بە عائیلە و بە هەموو شتەوە لەوێ بژین و مرتاح بن ئەو زەبەتان بۆ ئیشەکە بکەن. لە سین یعنی بگرێت لەوانەیە بڵێم لە گەڕەکەی دەتانی ئەو 100,000 ببینیەوە. لەبەرەوەی شاریان هەیە دەڵێ وەڵا شارەکەمان زۆر کچکەیە خەڵکی زۆرتی دانیە تەماشەکەی 10 ملیۆن خەڵکی لێە بەقەدر هەموو کوردستان. طبعاً ئەو ینی ئەو شتانە زۆر زەحمەتە بۆ هەر کۆمپانیا ئەپڵ هەر کۆمپانیایەکی تر کە بتوانن ئەو عادەدە زۆری بینەوە ینی لە نەفسی وڵات و لە نەفسی شار و عادەدەکەش هەمووی کوالیفای بن و هەموو عادەتەکە بتوانن بەپێ ئەو ستاندەری تۆ داتناوە ئیش بکەن. لە هەمان کاتیشدا ئەدی ئەو کات چەندت کات پێویستە بۆی ئەو 100,000 کۆکیەوە و هەمووی لەو تێستانی کوالیفیکیشن دەربچن کە تۆ داتناوە. لە سین دەتوانین 10,000 تاعین کێ لە ڕۆژەکی 10,000 مۆزەفی تاعین کێ لە ڕۆژەکی یعنی نەکەوە
ئەو 10,000 یعنی هەر بڵێ 10,000 کەس بێ ئێوە هەمووتان تاعین 10,000 کوالیفای تاعینکە لە یەک ڕۆژی بزانە فەرقەکە لە چێن دەرە و هەروەها شتێکی تریش هەیە کە لە سین هەیە لە هیچ وڵاتێکی تر نییە هەیە بەس بۆ دەرەجە نییە سین خاوەنی نزیکەی 44 ملیۆن تەنی هەموو تخمە یونیکەکانە و تخمە نادرەکانە و تخمە کەمەکانە کە ئەوانەی بەکاردێ لە دروستکردنی سمارتفۆن و هەروەها ساڵانە نزیکەی 120,000 تەنی ئینتاج دەکاتن ئەمریکا ساڵانە نزیکەی 15,000 تەنی ئینتاج دەکات و بەرهەمدێنی و هەروە احتیاجەکە 1.4 ملیۆن تەنە کە هێر مقارنە ناکرێت و هەروە دروست دەرهێنان و بەرهەمهێنانی ئەو هەموو تخمە و ئەو تخمە دەگمەنانەی کە زۆر گرانە و هەروە حازرکردنی ئەو تخمانە یەکەمیش پارەی خەیاڵی دەوێ معاملەی خەیاڵی دەوێ و لە هەمان کاتیشدا تۆ پێویستە زانین بە چییە تۆ بێزگەلەوەی ئەو تخمانە کە بەرهەمدێنی ئەو تخمانە ئەنواع ئەشکال موادی رادیشن و موادی زەرەر و شتیوا دەخەنە ناو ژینگەوە ینی شارەکە تێک دەدەن و شارەکەی تووشی پیسبوونی ژینگە دەکەن ئیتر خەڵکەی ئەو شارە ئایا پێ قبوڵە یان ئەو خەڵکی ئەو شارە ئامادەیە بۆ نوع پیسبوونە یان نە طبعا ئەو شتانە لە سین دەمێک هەیە ینی خەڵک بچۆتە ناو کەلتوریان و خەڵک فێر ببینە چۆن تەعامل لەگە بکەیت چۆن خەڵک لێرە فێر بووە لە بێکاربایی چۆن تەعامل لەگە وەزعەکەی بکات یان لە بێموچەی خەڵک چۆن تەعامل بکات لەوێندەش ئەو شتە لە سین وەری هاتووە خەڵک فێربی تعامل لەگە ئەو وەزع بکاتن طبعا ئەو تخمانە هەمووی لە خشتێ خولی هەیە ئێمە زمانی مەمەدی لە پیرەکەینە لە عادادی و شتیوا دەماخینەوە منداڵی ئێستا لە ڕۆزەوە خشتێ خولی دەخینی پیرۆدی کتێبوو طبعا و بێزگە لەوە شتێکی تریش هەیە لە مۆزوعی دروستکردنی ئایفۆن ئەوە یەک شت هەیە بۆتان باز دەکەم پێشی ڤیدیۆکە تەواوکەم طبعا ئایفۆن ساڵی 2017 کاتی خۆی ستیڤ جۆبز یەک دوو مۆبایل وەک پرۆتۆتایپ بۆیان دروست کرد بوو ئەو کۆمپانیایە سینیە طبعا ئەو مۆبایلە چەند پێش ئەوەی کە ئایفۆن دەربچێتن بە 6 هەفتە لەناو گیرفانی ستیڤ جۆبز لەگەڵ وشتیوا شاشەکەی بریندار دەبێت شوخ دەگرێت ئیتر ستیڤ جۆبز بڕیاردرا دەڵێ بە خێرایی ئەو کەمی دروستمان کردووە ئەو چەند ملیۆنەیە چەندە هەمووی بە خلالی 6 هەفتە دەبی هەر هەمویان شاشیان بگۆڕ و شاشی نوێ دابنرێت و ئینوێ دروست بکرێت و لەبەرەوەی ئەم ناتوانم ئەو پرۆدەکت یەکەم پرۆدەکتە چووە ڕێڤولوشنەری شۆڕژێرانە و شتێکیەوەی تازەی و خەلە لە چوای تدابی بڵاویکەمەوە ئیتر زەخر لە معاملەکە دەکات بە تێپەڕبوونی 6 هەفتە ئەو شتە بکاتن بە 6 مانگ لە سین هەرچی شاشەی دەیگۆڕن ئەسڵەن معاملێک دروست دەکەن معاملەکە 20,000 مۆزەف دێ لە ناوی ئیش دەکات و زایدەنیش معاملەکە پڕ دەکەن لە ئامێر و دروستیش دەکەن و 6 هەفتەی تێناچێت ئیتر بزانە ئەو هێز و ئەو توانایە کە سین هەیتی لە سەرچاوی مرۆی و پەرەپێدانی ئەو سەرچاوی مرۆیی کە هەیتی بۆ ئەوی خزمەتی ئەو قووەت و ئەو هێزەی بەرهەمهێنانەی بکاتن لە هیچ وڵاتێکی تر نییە ینی ئێستا خەڵک دەڵێن لێرە پڕی گەنجە و شتیوە ئایا ڕاستە پڕی گەنجە بەس ئەتو معاملێک دابنێ پێویستی بۆ هەموو کەسێبی ئەو معاملە و ستاندەرد و ئەوە تۆزێک زەحمەتە ینی خەڵکێکی زۆری دەوێت بۆی ئەو خەڵکەی پێ بگەین و کاتێکی زۆریشی دەوێت خەڵکە بۆی پێ بگات بۆ کوواڵەتی و ئەو ستاندەردەی کە کۆمپانیە زیانەکان لە تویان دەوێتن طبعا ئەو ڤیدیۆی هەرکوت و سەریا بۆ هەرویستم بۆتان باز بکەم کە بۆ دروستکردنی ئایفۆن لە ئەمریکا یان لە هەر وڵاتێکی تر بێزگە لە سین تۆزێک زەحمەتە وەلو ئێستا سین ئەپڵ هەوڵی داوە کە بتوانێت لە هیندستان دروست بکاتن مۆبایل و شتیوە ئایفۆن بەس مشکلەکەی ئایفۆنی یەک شتی تریش هەیە ئەپڵ لە هیندستان ئەپڵ 102 مارکێتی سمارتفۆنی کۆنتترۆل نەکردی نەگەیشتە 102 ئیتر ئەوەش چالنجێک و ئەوەش شتێکی قورسە بۆ ئەپڵ کە بتوانێت بستە بازارێکی واکە هیچی بەدەست نیە و لەو وڵاتەش مۆبایلەکە دروست بکاتن بۆ ستاندەرد و گواڵتی کە خۆی دەیەوێتن سڵاو